ڕۆژی ئەم سێشەممە کە دێتەوە سەری ساڵی کۆچیە، واتە ساڵێکی تر تێ ئەپەڕێنین لە ساڵی کۆچی، ئەو ساڵی کە ساڵی ڕۆژ و گرتنەکانمانە، ئەو مێژوەی کە مێژووی مسلمانانە کە لە سەردەمی خۆیان ئیمامی عومەر ئەم مێژوەی داناوە بۆ مسلمانان. پێشا خەڵک گشتی بە تایبەت ئەم وڵاتانەی کە پێوترێ کە ئیسلامی سەرەتا بڵاو بووتەوە مێژوویان نەبووە و خەڵکیش هەمووی لەسەر ئەم مێژوانە چووە کە لە دنیا هەیە، یعنی ئەو وڵاتانی کە پێشکەوتوو بوون. ئیمامی عومەر کە دەوڵەتی ئیسلام دروست بوو پێویستی بە مێژوو بوو، ئیمامی عومەر مسلمانانی کۆ کردەوە، یان هەندێک لە گەورەی مسلمانانی کۆ کردەوە کەوا ئێمەش ئەبێ مێژوویەکمان هەبێ، ئەبێ تاریخێکمان هەبێ تا بتوانین بەو تاریخە معاملە بکەین، چونکە ئەگەر تاریخ نەوێ براینە خەڵک سەری لێ تێکەچێ، خەڵک نازانێ، یعنی هەموو شتەکان تێکەچێ، نیزام نامێنێ. فەرمووی پرسوڕاتان پێ یەکەم چی ڕۆژێ بکەین بە مێژووی مسلمانان، سەرەتای مێژووی مسلمانان. هەندێک لەوانەی لەناو مەجلیسەکە ئیمامی عومەر بوون ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەریان صلی الله علیه وسلم پێشنیار کرد. سەحابەکان هەندێکیان پێشنیاری ڕۆژی کۆچکردنی پێغەمبەریان کرد لە مەککەوە بۆ مەدینە کە هەموو شتێک گۆڕا، کە ژیان گۆڕانکاری بەسەرا هات، کە یەکێکە لە گەورەترین ڕووداوەکانی مێژوو بە تایبەت بۆ مسلمانان. ئیمامی عومەر زۆری پێخۆش بوو و بە کۆدەنگی دوای ئەوە بڕیاریان لەسەر ئەوەدا کە ڕۆژی کۆچکردنی پێغەمبەر صلی الله علیه وسلم بکرێ بە ساڵی مێژووی بۆ مسلمانان و ڕۆژەکەیشی یعنی ساڵەکەیان کرد بە هینێکی دیاریکە و ڕۆژەکەشیان دانا بە مانگی عەرەبی، یعنی مانگی عەرەبی سەرەتاکەی لە محەڕەمەوە دەستی پێکا. بۆیە لەو ڕۆژەوە تا ئێستا کە ئێستا 1442 ساڵە، یعنی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مەککەوە کۆچی کردووە بۆ مەدینە، ڕووداوێکی زۆر گەورە بوو ئەو کۆچە و ئەو مێژوویش بەڕاستی مێژوویەکی زۆر زۆر گەورەیە و ئەبێ ئێمە بیزانین و شانازیشی پێوە بکەین، دائیم بزانین ئێمە ئێستا لە چی ساڵێکین. ئەوە ئێستا هەنگاوەنەینە ساڵ 1443، ئەمە ئەبێ بیزانین چۆن دامەزراوە، مانگەکانی چۆنە، معلوماتمان هەبێ هیچ نەبێ دەربارەی. ئێستا بۆ نمونە من خۆم نزیکەی 25 ساڵیشە کاتێ تەوقیعەکەم لەگەڵ ئیمزاکەمە ساڵی هین ئەنووسم، کۆچی ئەنووسم. بۆ نمونە ئەمڕۆ ئەوەنەی محەڕەمی یا ئەوەنەی ذیلحیجە یا ئەوەنەی 1442 تەواو. ئیتر لەبیرم ناچێ، ئیتر هەستەکەم من بەشێکم لە وڵاتی ئیسلام ئەگەر چی ئەو مێژووە ئەمڕۆ کاری پێ ناکرێ ئیلا لە هەندێ بوارانە بێ، بەڵام من وەکو مێژوویەک لە لای خۆم ئەهێڵمەوە شتێکی پیرۆزە، پێویستیشە مسلمانان پابینی بکەن، پابند بن پێوە.